لە دوای ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991ەوە کاتێک حکوومەتی ئەو کاتی عێراق بڕیاریدا لە کوردستان بکشێتەوە، هیچ گۆڤارێکی تایبەت بە مناڵان لە کوردستاندا دەرنەدەچوو. بۆیە بەڕێز هێرۆخان وەک ئەرکێکی پیرۆز بڕیاریدا ئەو بۆشاییە پڕکاتەوە لە ڕۆژێکی مانگی 11 ساڵی 1991دا لە کۆبوونەوەیەکی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستاندا دای بەجووی ئامادەبوواندا و وتی ئەمەوێت گۆڤارێکی وەرزی تایبەت بە مناڵان دەربکەین. لەبەرەوەی لای بەڕێز هێرۆخان پرۆژەکە زۆر گرنگ بوو، بۆیە ڕاستەخۆ خۆی سەرپرشتی پرۆژەکەی گرتە ئەستۆ و پەیوەندی کرد بە ژمارێک لە نووسەرانی ئەو سەردەمە و دوای کۆبوونەوەی ژمارێکی زۆر لە نووسەران و هونەرمەندان لە کۆتاییدا تەنها دەستێکی 6 کەسی ئەو ئەرکیان لە ئەستۆ گرت و پێکەوە 3 ژماری گۆڤارەکەیان دەرکرد کە برێتی بوون لەم بەڕێزانە: بەڕێز هێرۆ ئیبراهیم ئەحمەد وەک خاوەن ئیمتیاز، دکتۆر کرمانج محەممەد وەک سەرنووسەر، مامۆستا ئیسماعیل خەیات وەک بەرپرسی هونەری گۆڤارەکە. دەستی نووسەرانیش پێکات بوون لە خوالێ خۆشبووان عومەر عەلی ئەمین، سەلام منمی و هۆشیار بەرزنجی و هەرێک لە مامۆستایان ئیبراهیم قادر ئەمین و سەردار فەتاح. وێنە کێشەکانیش بریتی بوون لە بەڕێزان وەهبی ڕەسوڵ، مەریوان جەلال، بێگەرد عوسمان، یادگار عەلی، هیوا عەزیز. بەڕێزێکیش بە ناوی هەتاوخان وەک تایپێست دەست بەکار بوو. ئەگەر لاپەڕەکانی مێژوو گەلانی ناوچەکە لاپەڕەی هونەری و ئەدەبی و ڕۆژنامەگەری بواری مناڵان هەڵبەیتەوانێ بەدڵنیاییەوە هەموو گەلێک گۆڤارێکی تایبەتی هەیە کە تەمەنێکی دوور و درێژی بەڕێکردووە کە توانوێتی دانجیل پێ بگەێنێ. بەداخەوە لە ناو کووردا ئەوە نەبوو، لە ناو کووردا ڕژێمەکانی پێشوو بە هیچ شێوەی بواری کوردان نایە گۆڤارێکی وا دەربکە. سەیری ئاسمانی ڕۆژنامەگەری مناڵان بکەین لە کوردستانە. گۆڤاری پەپولە یەکێکە لەو ئەستێرە پرشنگدارانەی کە بە ئاسمانی ڕۆژنامەگەری مناڵانی کوردەوە دیارە و پێگە و جێگەی تایبەتی خۆی هەیە. لە دوای ڕاپەڕینی بەهاری 1991 کاتێ مناڵپارێزی کوردستان دامەزرا وەکو مژدەیەک گۆڤارێک دەربکەن. لە مێژووی 124 ساڵەی ڕۆژنامەگەری کوردیدا گۆڤاری پەپولە خۆشبەختە، ئەستێرەیەکی گەورەیە کە 30 ساڵ تەمەنی پێ بڕێ لەو 124 ساڵە. بەڕاستی لە ساڵی 1990 ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دامەزرا و هەر لەسەر بیرۆکەی بەڕێز خاتوو هێرۆ ئیبراهیم ئەحمەد بڕیاردرا کە گۆڤارێکی منداڵان گۆڤارێکی تایبەت بە منداڵان دەرکرێت. ئەوە بوو ژمارەیەکی لە ساڵی 1992 لە شاری سلێمانی گۆڤارەکە دەرکراکەوی چەند نووسەرێک و هونەرمەندێکی گەورەی کورد تێدا کاریان تیا کرد بوو. بەڕاستی بیرکردنەوە لەم پرۆژەیە هەر لە سەرەتاوە ئەتوانم بڵێم یەکێکە لە جوانترین بیرکردنەوەکان کە مناڵپارێز دروست کرێت کە گۆڤاری پەپولە بەو شێوازە دەرکرێت. لەو کاتە هاتن نادیان بە شوێن چەند کەسێکا کە پسپۆڕیان هەبێ یان شارەزایان هەبێ لە ئەدەبی مناڵاندا. من یەکێک بووم لەو کەسانەی کەوا لە هۆڵی جەماوەری ئەو دەم خاتوو هێرۆ ئیبراهیم ئەحمەد و چەند کەسێکی تریشی هێنابوو هەتاوکو پرسیاری لێکردن ڕامان وەربگرێ دەربارەی ئەو گۆڤارە ناوی ئەو گۆڤارە چۆن دەربچێت و چێت یا بەشدار بێت و بەم شێوەیە. ئێتا هەرکەس ناوێکی وت بەندە من وتم با ناوی هەنگ بێشی وتی هەدێکە بە ناوێک جری ویان وت و چیان وتوان یەکێک وتی ناوی هەنگ بێت، یەکێ وتی ناوی بڵێن پەپولە بێت. ئەوە بوو لەسەر پەپولەکە بڕیاریاندا. گۆڤاری پەپولە یەکێکە لەو گۆڤارانەی کە لە دوای ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 1990 گەلی کوردستان هاتە بوون بە ستافێکی کەم کە بە 50 سەژمێران وارووا بێتەوە بە کوالیتیەکی زۆر سادەکە لەو سەردەمەدا بواری ڕاگەیاندن و چاپەمەنی بەم شێوەی ئێستا پێشکەوتوو نەبوو. هەموو توانا و هەموو هەوڵێکی خۆمان ئەو کاتە خستە گەڕبەوەی بە باشترین و ناوازەترین ئاست بەخشین بە گۆڤارەکە زۆر بە خۆبەخشانە کارمانە کرد. هەموو هیوایەکمان ئەوە بوو گۆڤارێکی وا ڕووناکی ببینێ و بتوانین خزمەتیشی وا بکەین
کە مناڵی کورد ئاشنا بێ بە یەکەم گۆڤاری مناڵانی خۆی. لە ناوەڕاستی مانگی سێە دیزاینی ژمارەیەکی گۆڤارەکە تەواو کرا و ئامادە بوو بۆ چاپ، بەڵام لەبەر ئەوەی ئەو کاتە لە سلێمانی هیچ چاپخانەیەک نەبوو بتوانێت ئەو ئەرکە لاستۆ بگرێ، بۆیە ڕێکخراوی یونیسێف لەسەر ئەرکی خۆی گۆڤارەکەی بر بۆ بەیروت و لەوێ لە مانگی 4 ساڵی 1992دا چاپکرا، بەڵام بەداخەوە نەتوانرا بهێنرێتەوە بۆ کوردستان و دوای چەند ساڵێک لە ڕێگەی نووسەرێکی دڵسۆزەوە تەنها یەک نوسخەی هێنرایەوە بۆ کوردستان. ئەو کاتە لێرە ئیمکانیە نەبوو، ئیمکانی چاپ نەبوو، چاپخانە نەبوو، بۆیە یونیسێف بردیان بۆ لوبنان لە بەیروت چاپ کرا و دیارە بەهۆی هۆکاری سیاسی و نەبوون هەلومەرجی پێ ئەوە نەتوانرا گۆڤارەکە بێنێت و کوردستان، گۆڤارەکە هەر لەوێ مایەوە. ئەو ژمارە دوی لێرە چاپکرا لە کوردستان لە شاری هەولێر چاپکرا، بەداخەوە چاپێکی زۆر خراپ بوو، چاپەم نێو کاتە نەبوو لە چاپخانەی زانکۆی سەلاحەدین چاپکرا، چاپێکی زۆر خراپ بوو. من کاتێکە ڕۆژمە ماڵەوە پارچەیە شێعرم نووسی لەژێر ناونیشانی تۆڵەی مناڵێکی کورد بوو، ئەو سەردەما بێ بیر لە کاتەکانی خۆی بکەینەوە، ناردم بۆ گۆڤارەکە لە ساڵی 1992دا گۆڤارەکە دەرچوو. کاتێکە دەرچوو دەنگدانەوەیکی چاکی بەخۆیەوە بینی، هەرچەندە ژمارەیەکی یعنی بەو شێوەیە تۆزێک گرفتی تێکەوت، بەڵام لە ژمارە دووەوە بە دیزاینێکی زۆر جوان و پەسەند و ئەنجا بەرەبەرە پێشەکەوت، ئەنجا دواییتر ڕەنجین ئەبوو. خوالی خۆشبان هەرەکە لە مامۆستا عومری عەلیەمین، مامۆستا سەلامەنمی، مامۆستا وشا بەرزنجی خوالیان خۆش بێ، ئەو سیانە لەگەڵ مامۆستا ئیبراهیم قادر و کاک سەردار فەتاح ئەوانش ئیشانەکە وەکو دەستێ نووسەران وەکو دیزاینەر و بەرپرسی هونەری گۆڤارەکە یادی بەخێر مامۆستا ئیسماعیل خەیات کە بەداخەوە بەهۆی خراپی باری تەندروستیەوە نەیتوانێت یادەوەریەکانی ئەو ڕۆژانەمان بۆ بگێڕێتەوە، خۆزگا مانتوانێت لە سەردەمی لە دەمی ئەو سەردەمان بیستایە. دیارە ئەو لەگەڵ ئەوانی ترا کەسێکی ماندوو بوو ئەو سەردەما. ژمارە دوی گۆڤاری پەپولە لە هاوینی ساڵی 1992دا ئامادەکرا بۆ چاپ و لە چاپخانەی زانکۆی سەلاحەدین لە هەولێر چاپکرا و ژمارە سێی گۆڤارەکەش لە ساڵی 1994دا دەرچوو، بەڵام بەداخەوە دوای ئەوەی ئەو ژمارەیە لەبەر نەبوونی سپۆنسەر گۆڤارەکە بۆ ماوەیەک وەستا و نەیتوانی بەردەوام بێ، تا لە مانگی 2 ساڵی 1998دا جارێکی تر دەستکرایەوە بە دەرکردنی گۆڤارەکە و لە ژمارە 4ەوە تا ژمارە 4دا بەڕێز دکتۆر ناسح فاتح ئەرکی نووسەری گۆڤارەکەی لە ئەستۆ گرت و ستافێکی دڵسۆز و شارەزاش هاوکاری بوون. ئەو فترە گۆڤارەکە وەستا بەهۆی نەبوونی سپۆنسەر و بەهۆی ئەوە وەستا، بەڵام لە دوو ئەوە دەستی پێکە کە دەستی پێکردوانە کە من نامێ باسی ئەوە بکەم، چونکە ئەوانەی کە لەوا ئیشیان کردووە لە بوارە ئیشیان کردووە دەستیان خۆش بێ، ژمارێکی زۆر خەڵکە من ناتوانم ناویان بێنم، کەسێکی ینی ژمارێکی زۆر ڕم بێت 50 کەس بێ کە هەمویان بە بەدڵسۆزی ئیشیان کردووە، هەمویان لەشیان ساغ بێ، دەستیان خۆش بە ئەوە ئیشیان کردووە. توانیمان گۆڤاری دووهم بە چاپگەێنین و کارتیا بکەین. من بۆ خۆم بەرجی یەکەم گۆڤار و بەرجی دووەم گۆڤاروانم نەخشاندووە، لەمڕۆوە بەڕاستی جێی خۆشحاڵیمە کە من توانیمەوە خزمەتە بکەم. خاڵێک کە لێرەدا بەبێ هیچ ڕووپاماییەک واتە بێ هیچ مجاملەیە کامێ ئاماژەی پێبم ڕۆڵ و کاریگەری بەڕێسێر و خام بوو لەو گۆڤارە کە ئەو پشتگیری و ئامادەی ئەوەجا پیشانیە بۆی ئەم گۆڤارە برێتە دەروی وڵات و چاپەکرێ. ئەوە پاڵنەرێکی زۆر گەورە و جوان بوو بۆ ئێمە، دڵخۆشیی زۆری پێیان کە زۆر زیاتر خۆمان ماندوو بکەین، زۆر زیاتر دڵمان بە گۆڤارەکە خۆش بێ. شخصی خۆی کە ئاهات ڕۆژانە سەرپەرشتی و ڕسمانەیە کرد کە ئێمەمان کرد دڵخۆشە بوو بە بینینی بەرەنجامە جوانەکان. ئەوەش بۆ ئێمە زۆر گەورەی بۆ ئەو کاتە کە کەسایەتێک و ئەو بەو هەموو سادی و ساکاری بۆ تەواضعەوە ئاهات سەرپەرشتی شتەکانی کرد، چاوی پێیانەکە و دەستخۆشی لێکردین. گۆڤاری پەپولە تاکە گۆڤارێکە کە لە ساڵی 1998ەوە بە بەردەوامی و بەبێ دابڕان لە خزمەتی بواری ئەدەبیاتی مناڵانە بێ جیاوازی. طبعاً هیچ گۆڤارێک تا ئێستا بە بۆنی ئەو حاڵەتانی کە بەسەر ژیانی گوزەرانی خەڵکە هاتووە لە کوردستانە
گۆڤارانی کە بۆ منداڵان دەرەچوون هەندێکیان وەستان لە کارکردن بەڵام گۆڤاری پەپولە خۆشببختانەی چەکە لە گۆڤارانی کە بە بەردەوامی دەرەچێ هەتا ئێستاشار وجودی هەیە. ئەتوانم بڵم لە سەراستی کوردستانی گەورە گۆڤاری پەپولە تاکە گۆڤارێکە کە وێڕای هەموو ئەو هەلوو مەرج و بارودۆخە سیاسی و ئابووری و تەنگژانی کە لە کوردستان بەگشتی و لە باشوور بە تایبەتی گوزەراوە توانیوێتی بەردەوام بێ. لە یەکەم ژمارەوە تا ئێستا سێ کەس وەک سەرنووسەر بەرپرسیارەتی گۆڤارەکان لە ئەستۆ گرتووە. یەکەم دکتۆر کرمانج محەممەد ژمارە 1 تا ژمارە 3، دووەم دکتۆر ناسح فاتح ئارام قەرەداغی ژمارە 4 تا ژمارە 14، سێەم یاسین قادر ژمارە 15 تاوەکو ئێستا ژمارە 294. لە ماوەی تەمەنی دوور و درێژیدا ژمارەیەکی زۆر نووسەر و وێنەکێش کاریان لە گۆڤارەکەدا کردووە. ناوەکانیان بە پێی مێژووی کارکردنیان بەم شێوەیە: لە ستافی نووسین عومەری عەلی ئەمین، ئیبراهیم قادر محەممەد، سەلام منمی، هۆشیار بەرزنجی، سەردار فەتاح، جوتیار حاجی تۆفیق، ئەحمەد محەممەد. سەرپەرشتی هونەری ئیسماعیل خەیات، ئەمیر بەکر قەساب، وێنەکێش وەهبی ڕەسوڵ، مەریوان جەلال، جەزا بەکر، سۆران حەممەد، یادگار عەلی، ئاڤان جەمال، سامان عوسمان، سوارە عومەر، سەرخێڵ عومەر، نارین پشکۆ. خۆشنووس بەختیار ئەحمەد ژین، ئەحمەد سەعید ئەحمەد. دیزاینەر ئالان عەلی، ئەحمەد محەممەد، سەرخێڵ شێخ مەهدی، ئاراس مەحموود. هونەری کارزان محەممەد نادر، کارزان محەممەد ڕەمزی، فەرهاد ئەحمەد، ڕزگار عەلی. سەرەتا لە ژمارە 4ەوە لە ژمارە 4 مانگی شوباتی 1998ەوە من لەوێ کارم کرد، بەس ئەو کات وەکو خۆشنووسێ کارم دەکرد، هەتا ژمارە 14 هەر وەکو خۆشنووس مامەوە لە دوای ئەوە بووم بە دەستەی نووسەرانی وێنەکێشی ئەو سەردەما وەکو مامۆستا وەهبی ڕەسوڵ و کاک مەریوان جەلال و بەگر عوسمان و چەند نووسەرێکی چەند یادگار عەلی واردەم بەداخەوە ناوەکانم بیر نییە، ئەوانە ئەو کاتە ئیشانەکرد، هیوا قادر ئەوانە ئیشانەکرد وێنەکێشان و دیزانی ئەو کاتە جیابوو لە سەردەم ئێستا. ئەو کاتە ئەگەر خۆشەویستی بۆ ئیش و هەستی نیشمان پەروەری نەبووە، ئیشکردن زۆر زەحمەت بوو کە ئێستا نەبوو. هەموو ئیشەکان بەدەستەکرا، خۆزگە مامۆستا ئیسماعیل خەیات بیتوانێت ئەوانەمان بۆ بێڕێتەوە. ئێمە وەکو هونەرمەندە نیگار کێشەکان کە من بووم مەریوان جەلال بوو کە ئێستا لە بەریتانیایە، یادگاری عەلی خەیات بوو ئێستاویشە لە بەریتانیایە، بێگەر عوسمان بوو، هیوا عەزیز بوو کە ئێستا لە کەنەدایە و ڕەنگە چەند هونەرمەندێک کەش بەڕێز مامۆستا ئیسماعیل خەیاتیش کە هەڵەسا بە دیزاینکردنی گۆڤارەکە بە سەلیقەی وردی خۆی لە ڕێوەرەقەی ئەعمالی ملەوەنەوە کە ئەو کاتە هەبوو، چکە ئیمکانەتەکە وەگوتم زۆر کەم بوو ئەو کاتە، بەڵام بەرەنجامی زۆر تایبەت و جوانی دەرەهێنا. سەرەتای کارکردنم بۆ نزیکی 22 ساڵ لەمەوە پێشەگەڕێتەوە. منەو کات وێنەکێش بووم، تەنها ئیشەکانم لە پێشانگاکانە نمایشەکرد، تەنها کۆمەڵی خەڵکی دیاری کراوانی کاتم بۆ پێشانگاکە وێنەکانی منیان نەبینی. لەگەڵەوەشە حەزمە کرد کە لە گۆڤارێکی مناڵانە ئیشکەم، چکە توانای ئەوم هەبوو. خۆشببختانە گۆڤاری پەپولە ڕێ ئەوەیان پێیان ئەو دەرگایان بۆ کردمەوە کە توانەکانی خۆم لە گۆڤاری پەپولایان نمایش بکەم. یەک لەبەرەوەی خۆم هیوایەتم ئەوە بۆ حەیەکی لە حەزەکانم ئەو بوو لە گۆڤارێکی مناڵانە ئیشکەم. دووەمیش بە حکمی ئەوەی کە مناڵ بووم، تەمەنم 13 ساڵ بوو، زیاتر تێکەڵی دنیای مناڵان بووم، ئەمزانی کە مناڵان چیان ئەوێ. سێمیش لەبەرەوەی کە وێنەکێشی مناڵان زۆر کەم بوو بە ئێستاشەوە، حەزم کە زیاتر لە بوارەیە خۆم ببینمەوە. ئەو بوو لە ژمارە 25 گۆڤاری پەپولە بانگەش کران بۆ گۆڤارەکە. تاقیکردنەوەیەکیان پێ کردم لەبەرەوەی جۆری کارکردنەکەیان زۆر جیاواز و لەگەڵەوەی کەسێک لە پێشانگایەکە نمایشی تابلۆکانی بکات. ئەو بوو لە تاقیکردنەوەکە سەرکەوتنم بەدەستێنا. خۆشببختانە لە ژمارە 25 گۆڤاری پەپولەوە بەردەوامیم هەیە لە گۆڤارەکە تاکو ئێستا. لەو سەردەمەدا گۆڤاری پەپولە دەستگرۆی زۆر کەسی کرد لە سنتەرەکانە. ئێستا حالیان چەند کەسێک کارەکەن لە بواری هونەری لە پەپولیاکە لەو سەردەمایان مناڵێک بوون و خۆشببختانە ئێستا بوونەتە کەسانێکی بە توانای هونەری لە گۆڤاری پەپولیا کارەکە. شێوازی کارکردنمان لە گۆڤارەکە لە سەرەتای کارکردن و بە حکمیەوەی کە تەکنۆلۆژیاوشت زۆر کەم بوو، پێداویستی هونەری زۆر کەم بوو. شێوازەکانمان بە شێوازی زۆر کلاسیکی ئەڕۆژ بەڕێوە لەسەر کاغز وێنەکانمان دروستە کرد و دواتر بە بەرنامەجێکی زۆر ئاسنزمی کۆمپیوتەر
ئیشەکانمان دیزین ئەکرد و ڕەنگە کرد یاخود هەنێ لە کارەکانمان بەدەست ڕەنگە کرد دواتر کاخرا ناو کۆمپیوتەرەوە ئەو ئەلوانی کە ئەمانویست ئەو ڕەنگی کە ئەمانویست لە ناو گۆڤارەکەیە وایە ناهاتەوە بە حکومی کە چاپخانەکانمان زۆر کوالتی زۆر نزم بوو بەڵام خۆشببختانە وردە لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیای سەیشەکانمان بەشێکی زۆری لە ڕێگەی دیجیتال ئارتەوەیە کارەکانمان لە ڕێگەی تابلێت و ئایپادەوە کارەکانمان ئەەکەین کارەکان بە ئاسێکی زۆر بەرز ئەخینە بەردەم مناڵان و خوێنەرانی گۆڤارەکە هەم وردەکارێکی زۆرتر لە کارەکانە دروستەکەین و هەروەها کاتێکی زۆرتریشمان بۆ گەڕێتەوە بە حکومی ئەگەر فەرق بکەین لەگەڵ ئەو شێوازە کلاسیکی کە کاتی خۆی ئیشمان کردووە یەک لەو خەسڵەتانەی گۆڤاری پەپولە لە گۆڤارەکانی ترجا دەکاتەوە تەمەنەکەیەتی بەڕاستی زۆری ژمارەکانیەتی بەڵام لە دەرەوەی ئەوەی کە کاری خۆم بێت ینی بەڕاستی یەک لە خەسڵەتە دیار و جوانەکانی دیکەی گۆڤاری پەپولە بوونی بەش یان بوونی لاپەڕی لاتینیە هەروەها خاڵێکی تر لەو خاڵانی کە بەلای منەوە جیاوازن لە گۆڤاری پەپولە داوەیە کە لە کۆتایی هەموو لاپەڕەکانی کۆتایی هەموو ژمارەیەکدا چیرۆکێک یا هۆنداوەیەکی تای بە لاتینی نووسراوە کە ئەمەش شتێکی باشە و هەروەها شتێکی خاڵێکی تریش ئەوەیە کە چیرۆکی تایە کە بە ئینگلیزی و کوردیە ئەمش لەم سەردەمەدا و لە ئێستادا من بە شتێکی باشی دەزانم باسی گۆڤاری پەپولە کرا ینی ئەویان پێشنیاری خۆی بوو هێرۆخان بەڕاستی وتی منەمەوێت لە گۆڤاری پەپولەش بەشێکمانە بێت بۆ لاتینی هەڵبەت دەوەش بۆ من هەر مژدەیەکی خۆش بووتم بە چاوەندا دەجان چۆن نێوەتان چۆنتان پێ باشە وتی سەرتا بە لاپەڕێک دەست پێکەین کە بەداخۆتەمان دوای ئەو دوای 22 ساڵ هێشتا هەر لاپەڕەیە کە دەبوو زیاتر بواە پێم وایە هەر ئەو ژمارەیە تر من فریام خستەرە و ئەو ڕۆژەکە ئەو قسەمان کرد گۆڤاری پەپولە گرنگیەکی کەشی هەبوو ئەویش ئەو بوو بایەخی ئەدا بە شێوەی لاتینی بۆ ئەی مناڵی کورد لەوەشا تۆزیە وشیار بن و فێری ئەوە ببن بە لاتینی کەوە زمانەکەیان برەو پێ بدەن و پێشی بخەن ئەمەش کارێکی زۆر گرنگ بوو هەروەها گرنگی ئەدا بە بڵاوکردنەوەی وێنەی مناڵان وێنەی دەستکردی مناڵان و هەروەها وێنەی مناڵان لە وەکو ئەلبومێک ئەمەش گرنگیەکی خۆی هەبوو بۆ ئەو ڕۆژگارە گۆڤاری پەپولە زۆر ینی بەڵێن چۆنەڵێم ینی خزمەتێکی زۆر گەورەیە بۆ منداڵەکە کۆڵ و بۆ داهاتوویکی باش بوو مناڵان کوردستان لەسەرەمێ زۆر ئیشمان کردووە لەو کاتەیە لەگەڵ هێرۆخان و لەگەڵ جەماعەتە کات مەریوانە کاک یاسین مەریوان عومەرش لەو کاتەیە بوو ئەوانەیە باشە و تا ئێستا بەردەوامن ئینشاءالله شتێکی باشەوە بزانم ئێستا خۆی یەکەم مەجەلەیە لە هەموو کوردستانە نەک بەس لە سلێمانی و لە کەرکووک و لە بە هەولێران لە هەموو کوردستان ئێستا ئەم مجەلەیە خۆی یەکەم مەجەلەیە بە سەراحەتە بە شێوەیەکی علمی ئیشەکات و بە شێوەیەکی احترافی بە شێوەیەکی با بڵێن مجالاتی اجتهادی علمی تایە نەکەو اجتهاداتێکی فەردی غێر مەدروس و بەوانەیە گۆڤاری پەپولە خاڵێکی زۆر گرنگ هەیە کە زۆر گرنگی داوە بە لە نووسینەکان و فۆنتەکانە جۆرە فۆنتێک و نووسینێکی بەکارهێناوە کە و هەروەها لە ڕووی بۆ خوێندنەوە ینی باشە عزێتی چاو نادا و لە ڕووی لاپەڕە و لە ڕووی ئارتی بەرگ و ئەوانەوە شێوازەکەی بە شێوازێکە کە مناڵ تینوێتی حەزەکە سەیریکە حەزەکە بیخوێنێتەوە لی بێزار نابێت چونکە بە شێوەیەک ئەو تەلوین ئەو ڕەنگانە و هەروە بێتەوە نووسینەکانی کە پابندە بە خاڵبەندیەوە و هەروە بێتەوە ڕێنووسی کوردی سەردەمیانە بەکار ئەهێنێ کە ئەمەش زۆر گرنگی هەیە بۆ مناڵان و بۆ خوێنەری ئەدەبیاتی مناڵان گۆڤارەکە تەمەنی 30 ساڵە کە ئەوە شتێکە بەڕام من یەکێکە لە شتە خۆشەکانی ژیانی من کە ئەم قسەیەکەم لەم لە حەزیاشیم و هیوادارم نەوەکانی داهاتوو دوای 100 ساڵی کە دوای زیاتر لە 100 ساڵی تر
بە شانازیەوە لە ناو خەڵکا بڵن ئێمەش گۆڤارێکمانێت تەمەنی ئەوەنە ساڵە تەمەنی 100 ساڵی تێپەڕانەوە گۆڤارێکی مناڵانمان هەیە کە دەرخەری ئەوەیە باپیرانی ئەمە چەند احتیمامیان بە مناڵاوە بە پەروەردەی مناڵاوە هیوادارم ڕۆژێ بێ ئەو یادە بکرێتەوانەیە. قوتابیەکان بەهێمنی لە پۆلدا دانیشتبوون، چاوەڕوانی مامۆستا بوون تا کارتی کۆتایی ساڵیان بۆ بێنێ. هێندەیان زانی مامۆستا خۆی کرد بە ژوورە، بە دەستێکی کارتەکان و چەند کتێب و گۆڤارێکی منداڵان بە دەستەکەی تریشی زەرفێکی گەورەی هەڵگرتە بوو. مامۆستا بەیانی باشی لێکردن و ئەمانیش بە ڕوویەکی خۆشەوە وەڵامیان دایەوە. من لە نێو ئەم گۆڤارەیە با چەندین بابەت بەشداریم کردووە، وەکو نووسینی چیرۆکە، وەکو خودی خۆم چیرۆک نووسم، چیرۆکم نووسیەوە و بابەتە وەرگێڕاوەکانیشم کە چیرۆکی پەروەردەیی بووە و لە هەمان کاتا بابەتی دەروونناسیم 8 کۆرز بوو کە لێرە دابەزیوە. بێ لە ئەمانە زانیاری گشتیم هەبووە کە لێرە دیسان وەرگێڕان بووە دابەزیوە. ئەوەی گرنگە لە نێو ئەم گۆڤارەیە کە چەندین ساڵە خزمەتەکە بە هەمان ئەو ریتمەی کە دەستی یاوەتێ بە کوالەتی ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشتر ئەڕواج کە بۆتە مایی شانازیەک و ئیبراز و دەرکەوتن لە نێو کۆمەڵە. بەڕاستی ئەم گۆڤارە ئەگەر بێت و هەموو دایک و باوکەکان ئەم گۆڤارە بکردن و لە نێو ماڵەکانیان نابێ ئەتوانن بیکەن بە یەکێ لە هۆکارەکانی باڵاکردن و ڕزکان و پێگەیاندنی مناڵەکەیان کە شەوانە لە ڕێی چیرۆکەکانی نێو ئەم گۆڤارەوە ئەتوانن مناڵەکانیان وا باربێنن کە هەموو تەواوی ئەو کێشانی کە هەیەە لێرەیە بڵێن هەموو چارەسەر بکەن. من خۆم یەکەم شێعرم کە تایبەت بووە بە مناڵ لە گۆڤاری پەپولە بڵاو بۆتەوە بە شانازیەوە چەند ساڵێکی لەمە پێش و تا ئێستش من لەگەڵیان بەردەوامم. بەڕاستی گۆڤاری پەپولە سەرجەم ئەو نووسەرانەی کە بیان کە ویستبێتیان خزمەت کرێن لێرە خزمەت کراون، جا لە ناو هەرێمی کوردستان بووبێتن یان لە دەرەوەی هەرێمی کوردستان بووبێتن بە یەک چاوسیر کراون هەر چۆن مناڵ پارێز بۆ خزمەتکردنی مناڵیش تایبەت نییە بەس بە سلێمانی تایبەتە بە کوردستان تایبەتە بە مناڵی لە هەر شوێنە کێشەیەکی هەبێ ئامادەیە هاوکاری بکە. گۆڤارەکەش بە هەمان شێوە خزمەتێکی زۆر بەرچاوی کردووە، خزمەتی نووسەرانی کردووە، خزمەتی بواری ئەدەبیاتی مناڵان، شێعر و چیرۆک و هەموو بابەتەکانی کردووە. پەپولە بابەتەکانی زۆر پەسەند بوون. ئێستا من یەکێک بووم لەوانەی کەوا لە ژمارەیەکەوە بابەت میتیابێ بە شێعر، هەروەها بە چیرۆک، هەروەها بە سیناریۆ بابەتی تر هاتوومەتە پێشەوە و ناوبەناو لە گۆڤارەکانە بەشێکی زۆر بابەتم بڵاو کردوێتەوە. فیلە پچکۆل خۆی بە میزەڵانێکدا هەڵواسی و بەرەو ئاسمان بەرز بۆوە. چەند خۆش بوو هەر بەرزتر و بەرزتر دەبەوە تا گەیشتە پەڵە هەورێکی سپی. هەورەکە زۆر پێی سەیر بوو کە فیل ئەفڕێ. بۆیە فیلەکە وتی: هەورە گیان، سرت سوڕ نەمێنێت، من وەک پەڕی باڵندە سووکم تا بێت بەرزترە بمەوە. ستافی ئێستای پەپولە خاوەن ئیمتیاز هێرۆ ئیبراهیم ئەحمەد، سەرنووسەر یاسین قادر نادر، لە ستافی نووسین نەریمان عوسمان، بەرپرسی هونەری غەمگین فەتاح، وێنەکێشەکان سائیر بەدری، سەرتیب فەتاح، ئیسماعیل عومەر حەسەن، دیزاینەر ئاراس مەحموود. ئێستا گۆڤاری پەپولە تەمەنی بۆتە 30 ساڵ و لە 21 هەموو مانگێکدا و لە چوارچێوی 24 لاپەڕی ڕەنگاوڕەنگدا بە شێوەیەکی ڕێکوپێک دەردەچێت. بەردەوامی گۆڤاری مناڵان بۆ ماوەی 30 ساڵ لە مێژووی چاپەمەنی کوردیە کەم وێنەیە، بۆیە ئەکرێ بڵێن گۆڤاری پەپولە لە مێژووی چاپەمەنی کوردیدا بەتەمەنترین گۆڤاری مناڵانە. هەروەها بێتەوە گۆڤاری پەپولە هەنگاو بە هەنگاو لەگەڵ گۆڕانکاریەکانە لە ئاستی تمۆح و خولیا و توانەکانی مناڵانە بۆ، ینی مناڵان چیان ویستە بێ بە پێی قۆناغەکانی تەمەن ئەوەی پێشکەش کردوون. شتێکی بەسەرا نەسەپانون کە لە قۆناغی ئەو تەمەنیان نەگونجێ، یا شتێکی پێ نەبەخشیون کە لەگەڵ هەست و سۆزی مناڵان نەگونجابێ، لەگەڵ تواناکان و توانست و حەزەکانی مناڵان نەگونجابێ، بەڵکو هەمیشە لە هەوڵی تێرکردنی خواستەکانی مناڵانە بۆ پەپولە. ئەمەش کارێکی زۆر گرنگە، چونکە تۆ کە کار بۆ مناڵەکەی پێویستە مناڵ چی پێویست بوو ئەوەی بۆ بکەین، نەوەکو
بە بیر و بۆچوونی گەورانەکاری لەگەڵ کەیتووە ئەو بابەتانی بە سەراب سەپێنی کە لە دنیا جوان و بێگردەکەی ئەوانی ئەمە یەکێکە لەو هەدەفانەی کە پێی گەشتووە ئەنی گەشتۆ بە ئامانجی خۆی ئەوەی کە ماوەتەوە بیڵێن ئێمە هیواخوازین ئەم گۆڤارە هەمیشە لەسەر ئەم ڕێچکە و بگرە زیاتریش بەو دڵسۆزیی ئێستا بەردەوام بێ. گۆڤاری پەپولە لە ناو هەموو ناوماڵێکی کوردەواریدا هەیە وەروەها ئەو هەموو شیعرانە ئەو هەموو چیرۆکانە کەوا بڵاو بۆتەوە کاریگەری خۆیان هەبووە بۆ سەر ئاستی مناڵان و کۆمەڵێم کەسانی باشی پێگەیاندووە بۆ ئەوی کەوا لە ناو گۆڤاری پەپولەدا بنووسن. گۆڤارە هەر مایەوە ڕۆشتەوە هەتا ئێستا کە ئێستا ئێمە قسەکەین سیێم ساڵیەتی کە ژمارە 294 ژمارەی لێ دەرچووە کە بە تەمەنترین گۆڤاری منداڵان دادەندرێت لە کوردستاندا بەبێ دابڕان هەموو مانگێک لە 20 مانگە چاپ و بڵاو بکرێتەوە ئەکرێتە بەردەستی منداڵان و کتێبخانەکانمانە. دەستی ئەوە خۆش بە ڕۆژە لە ڕۆژانگە لە گۆڤاری پەپولە ئیشی کردووە. من دەستخۆشی لەواکەم بۆ سەعاتێکی لە گۆڤارەکە ئیشی کردووە و بە دڵنیایەوە ئەو ستافی کە ڕۆژە لە ڕۆژان هەر کەسێ بێ ڕۆژە لە ڕۆژانە گۆڤارەکە ئیشی کردوێ بە دڵنیایەوە ئەو کاریگەری ئیجابی لەسەر گۆڤارەکە بوو هەولی ئەو گۆڤارەکە ئەوە بەشێکە لەوەی کە وای کردو گۆڤارەکە بەردەوام بێ. بە هیوای بەردەوامی و تەمەەن ڕێمان بات یادی 40 ساڵە و 50 ساڵەی گۆڤاری ئازیزی پەپولە بکەینەوە کە بیرمانەچیە هەر بۆ خۆی ناوەکەی لۆگۆکەی ڕەمزەکەی کە پەپولەیە بەڕاستی جای دەگاتەوە لە زۆربەی گۆڤارە ئەو گۆڤارانەی بۆ مناڵ دەردەچن لە سەراستی هەم باشوور هەم عێراق هەم خۆرهڵاتی ناوەڕاست ناوەکەی بەڕاستی ناوێکە هەر بە ناوی گۆڤارەکە ئیتر تعریفەکەی دیارەکەم گۆڤارە چ گۆڤارێکە بۆ چێ.